بناوی خوای گەورە مهرەبان ئامادەبوانی بەڕێز ڕۆژتان باش. بە بۆنەی ڕۆژی جیهانی ئافرەتان گەرمترین پیرۆزبایی ئاراستەی ئافرەتانی کوردستان و عێراق و جیهان دەکەم. هیوادارم ئافرەتان هەمیشە لە ژیاندا سەرکەوتوو بن و مافەکانیان پارێزراو بێت و دوور بن لە هەر ستەم و چەوساندنەوەیەک. دەستخۆشی لە ئەنجومەنی باڵای خانمان و گەشەپێدان و دەستە یەکسانی جێندەری و تواناسازی ئافرەتانی سەر بە نەتەوەیە گرتووەکان دەکەم بۆ ڕێخستنی ئەم بۆنەیە و واژۆکردنی یادداشتی لە یەکتێگەیشتن بۆ خزمەتکردنی پرسەکانی پەیوەنددار بە ئافرەتان. لەم یادەدا پشتیوانی نەگۆڕی خۆمان بۆ مافەکانی ئافرەتان و ڕۆلی کارا و چالاکیان لە هەموو بوارەکانی ژیان و کۆمەڵگە و بەتایبەتی لە نێو دامەزراوەکانی حکوومەتدا دووپات دەکەینەوە. ئافرەتان لە درێژایی مێژووی گەلی کوردستاندا ڕۆڵێکی دیار و بەرچاویان لە کۆمەڵگەکەدا هەبووە. لە قۆناغە سەخت و دژوارەکانی خەبات و تێکۆشانی کوردستاندا هەمیشە هاوکار و یارمەتی دەربوون و بەشداری کاریگەریان هەبووە لە و خاوەنی مێژوویەکی پڕ لە سەروەرین. لە دوای ڕاپەڕین و پێکهێنانی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستاندا ڕۆڵی ئافرەتانی کوردستان لە هەموو کایەکانی حکومڕانیدا دیار و بەرچاوە و کاریش دەکەین بۆ بەهێزترکردنی زیاتری پێگەی ئافرەتان لە ناو حکوومەت بە پێی توانا و شایستەی خۆیان و نەهێشتنی هەموو جۆرە پەراوێزخستنێکی ڕۆلی ئافرەتان لە بەڕێوەبردندا. هیوادارم واژۆکردنی ئەم یادداشتی لە یەکتێگەیشتنە هاوکار و یارمەتی دەربێت لە بواری ئەو ئامارانەی کۆ دەکرێنەوە و بەردەست دەبن بۆ دەستنیشانکردنی کێشە و بربەست و گرفتەکانی بەردەم ئافرەتان و نەهێشتنی هەموو پێشێلکاریەیەکی مافی ئافرەتان و ئاستەنگەکانی بەردەم یەکسانی جێندەری. ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو هێز و توانامان دژی هەموو جۆرە پێشێلکاریەیەکی مافەکانی مرۆڤ و هەموو توندوتیژیەکین، بە تایبەتی توندوتیژی و کوشتن و ئازاردانی ئافرەتان و پێشێلکردنی مافەکانیان کە بەداخەوە کۆمەڵگەی کوردستانیش وەک زۆر کۆمەڵگەی دیکەی دنیا بەدەستیەوە دەناڵێنێت. ئەم توندوتیژیە بە هیچ شێوەیەک بەلای ئێمەوە ماوەی قبوڵکردن نییە و بەردەوام دەبین لە بەرەنگاربوونەوەی و نەهێشتنی ئەم دیاردە بە شێوەیەکی گشتی. بەڕێزان، ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی و کارکردن بۆ پەرەپێدانی کولتوری یەکسانی جەندەری ئەرکێکی هاوبەشی هەمومانە و پێویستە کۆمەڵگە بەگشتی و حکوومەت و ڕێکخراوەکانی ئافرەتان و کۆمەڵگەی مەدەنی و مامۆستایانی ئاینی و قوتابخانە و زانکۆکان و ناوەندە ڕۆشنبیریەکان هەمومان بەیەکەوە کار لەسەر هۆشیارکردنەوەی تاک و خێزان بکەین و کاری جددی بکەین لە پێناو نەهێشتنی توندوتیژی و پەرەپێدانی کولتوری یەکسانی و بەیەکەوە ژیان و یەکتر قبوڵکردن. حکوومەتی هەرێمی کوردستان باوەری تەواوی بە استراتیجەتی بەهێزکردنی پێگەی ئافرەتان هەیە و کاریشی بۆ دەکات. پێویستە پیا و ئافرەت وەک یەک سوودمەند بن لەو دەرفەتانەی لە بەردەمیاندایە بۆ دەرخستن بۆ ئەوەی کە ئەو دەرفەتانە بۆ هەمویان کە دەرەخسترێن هەروەها لە ئەرک و مافەکانیشیاندا بە شێوەیەکی یەکسان سوودمەند و بەهرەمەند بن. من جارێکی دیکەش پیرۆزباییتان لێ دەکەم و هیوای سەرکەوتن و ژیانێکی شاد و ئاسوودەتان بۆ دەخوازم. زۆر سپاس.